پیرۆزبایی گەرمی خۆم ئاراستەی بەڕێوەبەر و کارمەندەکانی پەیامی بەڕێز دەکەم خوای گەورە سەلامەتیان کە بەڕاستی جێگە دەستیان دیار بووە بە تایبەتیش لە قۆناغی یەکەمدا کاتێکە سەرەتای دروستبوونیان بووە لەو قۆناغەدا بەڕاستی بوونیان و هاتنە دنیایان بەڕاستی یعنی کەناڵێکی ئاوا زۆر گرنگ بوو بۆ ئێمە کەوا ئیسلام وەکو پێویست بە حەقەت وەکو خۆی بناسێت کەوا ئیسلام دینێکە بەرنامەجی ژیانە نەکەرەوە بریتی بێت لە تۆ نوێشکێ لە بینی خۆت و خوای خۆتە وەکو نەسڕانیەکان جا لە هەمان کاتیشە بەڕاستی من هەندێک پێشنیارم هەیە بۆ ئەو برابەڕێزە خۆشەویستانە ئەویش دەتانێ ئێمە وەکو موسڵمان زۆر پێویستمان بە جانبی هونەر هەیە ئەمەش ضرور بکەوە بەلانی کەم هەفتەی جارێک بەرنامجێکیان هەبووە لەسەر ژیان لە چی لە ئەوروپا ئەم گەنجە موسڵم حتا نەتەوەکان چۆن ئەژین بۆی کە خەڵکی لە هەرمی کوردستانە دەرسیان لێ وەربگرن یاخود لە لایەکی تر بۆ نمونە کوردەکان ژیانیان چۆنە کێشەکانیان چیە کێشە کومەڵاتەکانیان چییە ضرور کە فعلا ینی ناو و دەرەوە هەردووکی ڕەبتکەین بەیەکەوە بە بۆنەی ساڕۆژی دامەزراندنی کەناڵی پەیامەوە پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستاف و کارمەندانی کەناڵەکە دەکەم خوای گەورە موفەقتان کا سەرکەوتوو بن ئینشاڵڵا بەگشتی بەرنامەکانتان زۆر باش و بەپێزە هیوادارم بتوانن لایەنی سۆسیال میدیا بە قووەتترکەن چونکە بەڕاستی ئەمە لێرە وەکو کوردانی تاراوگە زۆر کات ناتوانین ڕاستەوخۆ بەرنامەکان ببینین بەڵام ئەگەر لایەنی سۆسیال میدیاتیان بە قووەت بێت ئێمە دەتوانین لە ڕێی سۆسیال میدیاوە بەرنامەکان ببینین پێشنیارم بۆ بەڕێوەبەری کەناڵ ئەوەیە پامێرەکانیان لە شار و شارۆچکەکانی کوردستان زیادکەن هەروەها لە ئەوروپاش بە تایبەتی بەریتانیا هیچ پامێرێکیان نیە هیوادارم پامێریشان هەبێ لێرە و ئەو شتە جوانانەی کە لێرە هەیە بگوازرێتەوە بۆ وڵاتی خۆمان ئێمە وەکو ڕۆندی کوردی لە تاراوگە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی کەناڵی پەیامەکەین بە بۆنەی دامەزراندنیەوە دەستخۆشی لە بەڕێوەبەری کەناڵ و سەرجەم کارمەندانی کەناڵەکەکەین بەگشتی بەرنامەکانیان بەرنامەگەلێکی سوودبەخشن بینەری بەرنامەکانیانین بە تایبەت یەکێ لەو بەرنامانە ئاوەدان بێ کاک پەیوەند پێشکەشیەکە دەست و چاوی خۆش بێ طبیعی ئەمڕۆ لێشاوێکی ئەعلامی ترسناک ڕوبەڕووی گەنجانمان بووەتەوە کللتوریان شێوانوین و کللتورێکی نامۆ لە پۆشاک لە شێوازی قسەکردن لە هەموو جوڵە و حرەکاتێکی جیلی کوردیان تێکداوە بەڕاستی بۆیە پێویستە پەیام بیر لەوە بکاتەوە بەرنامەیەکی هەبێ بۆ بەرەنگار بوونەوەی ئەو لێشاوە ترسناکە کە ڕوبەڕووی گەلەکەمانە بێتەوە پیرۆزبایی لە دامەزراندنی کەناڵەکەتانەکەن هیوای سەرکەوتنان بۆ ئەخوازین بە بڕوای من بابەتی خێزانی ئەمڕۆ زۆر گرنگە برەوی زیاتری پێ بدرێت چونکە ئەو گەلوونەتەوەی کە خێزانەکەی هەڵوەشایەوە کێشە و مەشاکیلی کۆمەڵایەتی زۆر بۆ دروستە بێ وەکو ئێستاش دیارە لە ڕاگەیاندنەکانشە دیارە لەبەرەوەی کۆمەڵێک ڕاگەیان ئەمڕۆ کار لەسەر هەڵوشانەوەی خێزانەکانەکەن ئێوەش ئەگەر بتوانن لەم ڕێگەیەوە زیاتر برەو بە پەروەردەی خێزانی بن زۆر زۆر باشترە من وە کوردێکی تاراوگە لەم ڕۆژەدا پیرۆزبایی خۆم ئاڕاستەی کەناڵی پەیامەکەم پیرۆزبایی لە کارمەندان و بەڕێوەبەری کەناڵەکەکەم هیوادارم سەرکەوتوو بن و پەرە بدەن بە بەرنامە و پرۆگرامە زانستیەکان بە تایبەتی بۆ کوردانی تاراوگە. کارێکی زۆر گەورەتان کردو و لە پێشیشتانە چونکە ڕاگەیاندنی ئیسلامی دەورێکی زۆر گرنگ ئەبینێت وەکو چۆن لە سەلەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەزری کوڕی حارث بۆ دژایەتیکردنی پێغەمبەری خوا 1400 کیلۆمەتری بڕی هات بۆ حیرە بۆ ئەوەی لەوێ حیکایەت فێری و گەڕایەوە لە چکار پێغەمبەری خوا بانگەوازیە کرد ئەم دژی ڕاوەستا ئێستا کوردستانی ئێمە دنیای نوێنەرەکانی دەست نەزری کوڕی حارث ڕاگەیاندنی چاواشەکار بەو خەڵکەیە هەڵێن خەڵک لە دین دوورەکەنەوە ئێوە کارێکی زۆر گەورەتان لە پێشە خوای گەورە پاداشتان باتەوە پێویستە پەیامی خوا بۆ خەڵکی ڕوونکەنەوە و وەلیتەستەبینە سەبیل المجرمین ڕێگەی مجریمەکانیش بۆ خەڵکەکە ڕوونکەنەوە ئومێدم وایە لە داهاتوە زیاتر چاوتان لە خەڵکی موسڵمانانی ئەوروپا بێ کار و چالاکی زۆریان هەیە بۆ ئەوەی موسڵمانیان خۆیان پێی دڵخۆش بێ بۆ من هەر لە کوردستان لە بەریتانیا زیاد لە 35 مزگەوتی کوردی تایە هەمووی خزمەتی جالیەی کوردی ئەکات من لەم ڕۆژەیە پیرۆزبایی گەرمی خۆم ئاڕاستەی بەڕێوەبەر و تەواوی کارمەندانی پەیامەکەم داواکارم لە خوای پەروەردگار سەرکەوتویان بکە خۆڕاگریان پێ ببەخشێ بۆ ئەوەی زیاتر دەنگ و ڕەنگێکی حەق و زوڵاڵ بن بۆ خزمەتی موسڵمانان و خەڵکی بەژمێنەتی کوردستان پێم وابێ ئەگەر جاران بوونی پەیام سونەت بێ ئێستا لەم حاڵ و زروفەیە بەڕاستی
بوونی پەیام فەرزیەتێکی حتمیە زۆر گرنگە بەهێز بکرێت چاک بکرێت پاک بکرێت. من وەکو کوردێکی دانیشتووی بەریتانیا ئەمە پەیامی پیرۆزبایی خۆم بگەێنم بە کەناڵی پەیام بە بەڕێوەبەر و کارمەندانی دەستخۆشیان لێ بکەم بەڕاستی جێدەستیان دیارە و بەراورد بە کەناڵەکانی تر زۆر پێشکەوتنی پێوە دیارە و هەروەها ئەشمێ بەڕاستی پێشنیارێ بکەم کە زیاتر بەرنامەی گەنجانمان پەرەی پێ بدەن کە بتوانن وەکو لای خۆیان ئاشکرایە و لای هەمووشان هەر ئاشکرایە چەنەها کەناڵ هەوری داڕخانی بەڕاستی گەنجەکانمان دەدەن. من وەکو کوردێکی تارەوگا پیرۆزبایی ئاراستەی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ هیوایە سەرکەوتو من لە کارەکانیاندا و ئیشی جوانتر بەڕێوە برن و هەروەها پێشنیاری ئەوەمان هەیە کە بتوانن ئیش بکەن لەسەر پەروەردەکردنی مناڵ و خێزان و گەنجاندا بۆ ئەوەی کاری جوانتر ئەنجام بدەن بۆ هیوایە سەرکەوتو من لە کارەکانیاندا.